ڕێزوسڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆی ڕۆژی شەممە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەن. سەپاندنی حکمی 10 ساڵ و 1 ڕۆژ زیندان بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری پیرانشار. یان لە دەستدانی کرێکارێک لە شاری دیواندەرە. بەردەوامی ناڕزایەتیەکانی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قارە. بێبەشبوون لە خوێندنی 700 قوتابی لە شاری نەجەف ئابادی ئیسفەهان بەهۆی داخستنی قوتابخانەکانیان و گیان لە دەستدانی گوماناوی بەندکراوێکی دیکە لە زیندانی قەرچەکی وەرامی. سەپاندنی حکمی 10 ساڵ و 1 ڕۆژ زیندان بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری پیرانشار. بەپێی راپۆرتەکان هاوڵاتیەکی خەڵکی شاری پیرانشار و ئەندامی پێشوویەکێک لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پاشگەڕانەوەی بۆ ئێران و ڕادەستکردنی خۆی بە هێزەکانی ئیداری ئیتلاعات حکمی 10 ساڵ و 1 ڕۆژ زیندانی بەسەردا سەپێنراوە. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناسناوی ناسەحلا هیجانی و خەڵکی گوندی حەمزاوای پیرانشار پاشگەڕانەوەی بۆ ئێران و ڕادەستکردنی خۆی بە ناوەندەبنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی پاشماوەیەک ئازادکرانی لەلایەن ئەو ناوەندەوە دیسان بۆ ماوەیەکی زیاتر لە 5 مانگ دەست بەسەر کراوە و پاشانیش لەلایەن دادگای ئینقلابی شاری پیرانشارەوە ئەو حکمەی بەسەردا سەپێنرا. گیان لە دەستدانی کرێکارێک لە شاری دیواندەرە. ڕۆژەی پێنجشەمە سێ ڕەزبەر هاوڵاتیەکی خەڵکی شاری دیواندەرە و کرێکارێکی بیناسازی بەهۆی کەوتنە خوارەوەی لە بەرزایی گیانی لەدەستدا. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناوی عەتا خالیدیان بە پێشینەی زیاتر لە 20 ساڵ کار لە بەشەکانی پیشەسازی بیناسازی بەهۆی بایەخنەدانی خاوەنکارەکان بە ئیمەنی شوێنی کار گیانی لەدەستداوە. شایانی باسە بەپێی ئامارە فەرمیەکان لە ساڵی 1430 هەتاوی بەلانی کەم 2042 کرێکار لە بەشە جیاوازەکان بەهۆی ڕوودانی ڕووداوی کار و بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە ئیمەنی شوێنی کار گیانیان لەدەستدا و هەروەها 16113 کەسیش بریندار یان کەمەندان بوون. بەردەوامی ناڕزایەتیەکانی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قارە. ڕۆژی هەینی 4 ڕەزبەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قارەی ئێران لە ناوچامەلەتیەکانی سیری دەست بەوە دینەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداروانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کرێکارانی شیرکەتی نەوت و پێنەدانی هەقدەست دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئاسی هەقدەستن و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمەنی شوێنی کار و هەروەها سەربەخۆی سندوقی خانشینکراوانی شیرکەتی نەوت. کۆبنەوەی ناڕزایەتی خەڵکی شاری تۆرۆغڕوود دژ بە چالاکی کانگاکان. ڕۆژی هەینی 4 ڕەزبەر کۆمەڵێک لە خەڵکی شاری تۆرۆغڕوود سەر بە پارێزگای ئیسفەهان دژ بە چالاکی کانگاکان لە ئەو ناوچەیە ناڕزایەتیان دەربڕی. خەڵکی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی چالاکیەکانی کانگاکان لە ئەو ناوچەیە سەرچاواویەکانی ئەو ناوچەیە کەم لە ناو دەچێت و هەروەها زیانێکی زۆر بەر جوتیاران و خەڵکی ئەو شارە کەوتووە. لە بەردەوامی کۆبوونەوەکانیشدا یان ناڕزایەتیەکان خوازیاری کۆتایی هاتنی چالاکیەکانی کانگاکانی ئەو ناوچەیە سزادانی تاوانباران و هەروەها بایەخدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی خەڵکی و شارە و ناوچەکانی دەوروبەری بوون. بێبەشبوونی 700 قوتابی لە شاری نەجەف ئابادی ئیسفەهان لە خوێندن بەهۆی داخستنی قوتابخانەکان. بەپێی راپۆرتەکان لە ناوچەی گولدەشتی شاری نەجەف ئاباد سەر بە پارێزگای ئیسفەهان 700 قوتابی بەهۆی داخستنی قوتابخانەکانیان لە خوێندن بێبەش کراون. بەپێی راپۆرتانە وەزارەتی ئامۆزش و پەروەردشی ئەو شارە بۆ ماوەی زیاتر لە 8 ساڵە لەگەڵ خاوەنزەویەکانی ئەو دوو قوتابخانەیە لە کێشەدایە، بەڵام بەهۆی چارەسەرنەبوونی کێشەکانی وەزارەتی ئامۆزش و پەروەرش لەگەڵ خاوەنزەویەکان ئەو دوو قوتابخانەیە بە یەکجاری داخراون و قوتابیان بوون بە قوربانی گرژی و ئاڵۆزی نێوان بەرپرسانی ناکارامەی ڕژێمی کۆماری ئیسلامی. گیان لە دەستدانی گوماناوی بەندکراوێکی دیکە لە زیندانی قەرچەکی وەرامین. ڕۆژی سێشەمە 25 خەرمانانی 1404 هەتاوی
بەندکراوێکی دیکە لە زیندانی قەرچەکی وەرامین بەهۆی بێبەشکرانی لە دەرمان بەهۆی خراپی دۆخی تەندروستیشی گیانی لەدەستا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەم هاوڵاتیە بە ناوی سودابە ئەسەدی بە تۆمەتی ماڵی لەلایەن دەستگای قەزای ڕژێمی کۆماری ئیسلامیەوە حکمی زیندانی بەسەردا سەپێنراوە. بەپێی دوایین زانیاریەکانیش ئەو بەندکراوە سەرەڕای خراپی دۆخی تەندروستی و داخوازی پزیشکی زیندان بۆ ناردنی بۆ نەخۆشخانە بەهۆی بایەغنەدانی بەرپرسانی زیندانەکانی ڕژیم بە گیان و تەندروستی زیندانیان درەنگ ڕەوانەی نەخۆشخانە کراوە و بۆ هۆیشەوە گیانی لەدەستداوە. شایانی باسە سەرڕای ئەوە کە بەرپرسانی زیندان و بنەماڵی ئەو بەندکراوە سەبارەت بە گیان لەدەستدانی و هاوڵاتیە بێدەنگ بوون، هەواڵی گیان لەدەستدانی بڵاو بۆتەوە و هێشتا لەلایەن ناوەندە قەزایەکانی ڕژیمەوە بە فەرمی ڕانەگەیەندراوە. دەست بە سەرکردنی دوو هاوڵاتی بەلوچ لە شاری زەهدان. ڕۆژی هەینەی 4 ڕەزبەری 1404 هەتاوی دوو هاوڵاتی بەلوچی خەڵکی شاری زاهدان لە شەقامی مەکرانی ئەو شارە لەلایەن هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە بە تونند و تیژیەوە دەست بەسەر کران. بەپێی راپۆرتەکان ئەو دوو هاوڵاتیە هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی ساڵیادی هەینی خوێناوی زاهیدان لەلایەن هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە لە ئەو شارە دەست بەسەر کراون. شایانی باسە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش سەبارەت بە ناسناوی ئەو دوو هاوڵاتیە زانیاریەک لە بەردەستدانیە. بەپێی دوایین زانیاریەکان ڕژێمی کۆماری ئیسلامی لە سەروبەندی ساڵیادی هەینی خوێناوی زاهیدان هێزێکی زۆری ڕەوانەی ئەو شارە کردووە و بە دانانی دەیان خاڵی پشکنین و جێگیرکردنی هێزێکی زۆری سەرکوت دەوێت ڕێگەل لە کۆبوونە و ڕاپەڕینی خەڵک لە سیستان و بلوچستان بگرێت. بەڵێ بینەران، ئێستاش دوایین هەواڵتان پێشکەش دەکەم. شکستی بڕیارنامەی چین و رووسیا لە ئەنجومەنی یاساییشی نەتەوە یەکگرتووەکان. بەپێی هەواڵەکان ڕەشنووسی بڕیارنامەی پێشنیارکراوی چین و رووسیا بۆ داخستنی یان چالاکردنەوەی میکانیزمی ماشە بۆ ماوەی 6 مانگ لەلایەن نوێنەرانی وڵاتانی ئەندام لە نەتەوە یەکگرتووەکان دەنگی پێنەدرا. بەپێی ئەو هەواڵانە لە کۆبوونەوەی ئەنجومەنی یاساییشی نەتەوە یەکگرتووەکان لە ڕۆژی هەینی 4 ڕەزبەری 1404 هەتاوی بڕیارنامەکە کە پێویستی بە 9 دەنگی بەڵێ بوو بە تەنیا 4 دەنگی بەڵێ لەلایەن رووسیا، چین، پاکستان و جەزائیرەوە وەرگرتووە و 9 وڵاتی دیکە دژ بە ئەم بڕیارنامەیە دەنگیان داوە و 2 وڵاتی دیکەش بێلایەن بوون. بەم شێوەیە ڕۆژی یەکشەمە 6 ڕەزبەری 1404 هەتاوی میکانیزمی ماشە و گەڕانەوەی گەمارۆکانی نەتەوە یەکگرتووەکان بۆ سەر ڕژێمی کۆماری ئیسلامی چالاک دەکرێتەوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.